بەرپرسێکی باڵای وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە سێدارەدانی هاووڵاتیانی ئێرانی لەلایەن حکوومەتی وڵاتەوە سەرکۆنە کرد و داوای ئازادکردنی زیندانیانی سیاسیش دەکات. سۆران خاتری پەیامنێرمان لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ مانای سۆران وردەکاری زیاتری ئەو ڕاگەیەندراوەی بەرپرسی وەزارەتی دەرەوە کرێ باسمان بۆ بکەی زانیاری زۆرتر چی هەیە؟ بەڵێ بەفراو ڕایلی بارنس کە دەبێتە یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری دموکراسی مافەکانی مرۆڤ و هەروەها کار بەیاننامێک یا پۆستێکی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس بڵاو کردەوە و لە ئەو پۆستەدا لە سێدارەدانی هاوڵاتیانی ئێرانی لەلایەن حکوومەتی ئێرانەوە ئیدانە کرد. ئەو لەو بەیاننامەدا یا لەو پۆستەدا نووسیویە کە ئێمە لە سێدارەدانی هاوڵاتیانی ئێرانی ئیدانە دەکەین ئەو گەنجە ئازا و بوێرانە کە توانیان بوێرانە دەنگی خۆیان هەڵبڕن. ڕایلی بارنس هەروەها داوای کردووە کە حکوومەتی ئێران هەموو زیندانیەکانی سیاسی ئازاد بکاوە، هەروەها سەپاندنی سزای سێدارە بەسەر ئەو کەسانەی کە دەست بەسەر کراون و بە وتەی ئەو تەنها مافەکانی بە شێوەیەکی ئاشیانە مافەکانی مرۆڤ و ئەو مافە بنەڕەتیە کە هەیان بووە بەکاری هێناوە حکوومەتی ئێران داوای کردووە کە لە سێدارەکان ڕابگرێ. هەروەها جەختی لەوە کردووە کە جیهان چاودێری ئەو ڕەوشە دەکات. ئەم منە لە کاتێکدایە کە خودی وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ و هەروەها سەرۆک ترامپ لە چەند مانگی ڕابردووە تا ئێستا چەند جار باسییان لە کۆمەڵکوژی خەڵکی ئێران لەلایەن حکوومەتی ئێران کردووە، باسییان لە کوشتنی بە کۆمەڵی خۆپێشاندەران و هەروەها ئەو حکمی لە سێدارەدانە بەسەر زیندانیانی سیاسیدا کردووە. بۆ نمونە سەرۆک ترامپ ڕۆژی سێشەمبە چەند پۆستی لە تۆڕی کۆمەڵایەتی خۆی یانێ تروسۆشال دووبارە بڵاو کردەوە. یەک لەو پۆستانە لەسەر گەنجێکی تەمەن 23 ساڵ بوو بە ناو گۆڵ محەممەدی کە ڕۆژی سێشەمبە لە سێدارەدرا. سەرۆک ترامپ لەسەر ئەو پۆستە نووسویەتی نوێترین حاڵت لە 52,000 خۆپیشاندەری بێتاوان و دوای ئەوە حکوومەتی ئێران و دەسەڵاتدارانی حکوومەتی ئێران بە دڕاندنەوە بردووە. سەرۆک ترامپ تا ئێستا چەند جار وتوویە لە خۆپیشاندانەکانی سەرەتای ئەم ساڵدا حکوومەتی ئێران 52,000 خۆپیشاندەری کوشتووە. هەروەها بە پێ ئەو ئامارانەی کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەڵاویان کردوتەوە لە چەند ڕۆژی لە تەنیا لە 11 جۆزەردان تا 9 پوشبەر کۆماری ئیسلامی 109 کەسی لە سێدارە دراوە. ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو دەڵێ لە شەشمانگی ڕابردوو لە شەشمانگی یەکەمی ساڵی 2026دا لانیکەم 375 کەس لە زیندانەکانی ئێران لەلایەن حکوومەتی ئێرانەوە لە سێدارە دراون. هەروەها لێبوردنی نەودەوڵەتی ئاماری ساڵی 2025 بەڵاو کردەوە. ساڵی پار چەند مانگ پێش دەڵێ لە ساڵی 2025دا لانیکەم 2159 کەس لە ئێران لە سێدارە دراون. ئەمە لە کاتێکدایە لە دوای ئۆپراسیۆنی سەربازی ئەمریکا و ئیسرائیل دژی حکوومەتی ئێران ئاماری لە سێدارەدان یا سەپاندنی حکمی لە سێدارەدان بەسەر زیندانیانە بە تایبەت زیندانیانی سیاسی و خۆپیشاندەرانە زیادی کردووە. حکوومەتی ئێران بانگەشەی ئەوە دەکات کە ئەو کەسانەی سزای لە سێدارەدانی سەپاندووە بەسەریاندا پەیوەندیان لەگەڵ وڵاتانی دەرەوە هەبووە یا ئەو جۆرێکە خودی حکوومەت بانگەشە دەکات سیخۆری وڵاتانی دەرەوە بوون. ئەمە لە کاتێکدایە کە چالاکوانانی مافی مرۆڤ و ڕێکخراوانی مافی مرۆڤ دەڵێن کە ئەو کەسانە ئەو زیندانیانەوە دەست بەسەر کراوە سیاسیانە یا ئەو خۆپیشاندەرانە لە ژێر ئەشکەنجە دانیان بۆ داناوە کە پەیوەندیان لەگەڵ وڵاتانی دەرەوە هەبوو یا بە گوتەی حکوومەتی ئێران سیخۆر بوون و ئەو بە دانپێدانانی زۆرە ملێنەوە دەبن. بەێ سۆران خاتری پەیامنێرێمە لە وەزارەتە دەرەوە گەلەک سپاس بۆ vê راپۆرتێ.